بناوی خۆی گەورە و میهرەبان ئەرزی سڵاوم هەیە لە خزمەتی ئێوە خوشک و برایانی خۆشەویستی کورزمان لە هەرکوێیەکەن لە ماکۆ هەتا ئیلام ئەو کەسانەی ئەم فایلە دەبین و دەیبیسن. من دکتۆر ئەفخەمزادەم، متەخەسیسی تبی پیشگیری و پزیشکی اجتماعی یان بە کوردی پزیشکی کۆمەڵ، مامۆستای زانکۆی پزیشکی لە شاری سنە. بەڕێزان، هەروەکو هەمووتان دەزانن، بەداخەوە ئەمڕۆ کوردستانی خۆشەویستی ئێمەش وەکو تەواوی ئێران کەوتووەتە بەر شاڵاوی نەخۆشیەکی مەترسیدار بە نێوی کۆڕۆنای نوێ یا کۆڤید-19 و لە ئێستادا کە من لەگەڵ ئێوە قسە دەکەم لە زیاتر لە 120 وڵاتی جیهان ئەم نەخۆشیە بوونی هەیە و زیاتر لە 120,000 نەفەری لە سەرانسەری جیهاندا توش کردووە و نزیکەی 5,000 کەسیشی کوشتووە. یەکەم جار لە چین دەستی پێکرد وەک نەخۆشیەکی زێئۆنۆز و بە کوردی مرۆژەڵی پێدەڵێن، یعنی لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە و دواییش لە ئینسانەوە بۆ ئینسان منتەقل دەبێ. لە ئێرانیش هەوڵجار لە شاری قۆم سەری هەڵدا و دوایی بە تەواوی ئێراندا بڵاو بووە و زیاتر لە 100 شاری گرفتار کردووە و لە ئێرانیشەوە بە وڵاتانی دەوروبەریش تەشەنەی سەند. هەر ئەمڕۆژ ڕێکخراوی تەندروستی جیهانی بە پاندێمی یعنی گشتگیری جیهانی پێناسەی کرد، یعنی کار لە وڵاتێک و ناوچەیەک و کشوەرێک گوزەراوە و هاوکاری چڕوپڕی تەواوی جیهانی گەرەکە و پێویستە، گەیشتووەتە قۆناغێکی مهم و هەستیار و مەترسیدار. ئەم نەخۆشیە تایبەتمەندیەکی هەیە، زۆر زوو دەگوازرێتەوە و بە شیددەت موسریە. بە کۆخە و دەستلێدان لە شتی ڤایرۆساوی دەگوێزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. لە 100 نەفەر توش بوو تا 5 نەفەر و بگرە زیاتریش لە ناوەبات. پیر و جوان و ژن و پیا و فەقیر و دەوڵەمەند و مسڵمان و کافر بۆی جیاوازی ناکات و هەر کەس وە بەرپلاری کەوێ زەبری خۆی لێ دەدات و دەستی خۆی لێ دەوەشێنێ. ڤایرۆسە و زمان حاڵی نابێ و کورد وتەنی شەلم کوێرم ناپارێزم، بەڕاستی ناپارێزێت. ئێستا لەم مەرحەلەیە چارە چییە؟ چارە ئەوەیە ئێمە خۆمانی لێلا دەین تاوە بەرپلاری نەکەوین و تا دەتوانین خۆی لێ بشارینەوە و جێخاڵی بدەین. ئێمە ئەوڕۆ لە زانکۆی پزیشکی سنە هەستمان بە مەترسی کردووە و ئیحساسی خەتەر دەکەین. بە ئەرچی ئەخلاقی و شەرعی و وەزیفەی پیشەیی و پزیشکی خۆمانی دەزانین وەکو هەست بە مەسئولیەت لە بەرامبەر خوا و خەڵک و جامعەی کوردەواری خۆشەویستی خۆمان کە ئەم قسانە بە زمانێکی سادە، بە زمانی خەڵک نە ئیسلاحاتی پزیشکی بکەین و ئەم هۆشدار و هۆشیاریە ڕابگەیەنین و بڵاوێکەینەوە. بەشکەم کەسانێک گوێمان لێ بگرن و بە دڵسۆزمان بزانن و بە قسەمان بکەن و ئیشەڵا بە هەزینە و زەرەری هەرچی کەمتر ئەم قۆناغە هەستیارە پڕمەترسیە تێپەڕێنین. بەڕێزان، ئەوە لەگەڵ ئەو کەسانە قسە دەکەم کە خۆیان بە مسڵمان دەزانن و ئێژن تەقدیرمان نووسراوە و زۆر گوێ نادەنە ڕێنمایە تەندروستیەکان. ئایەتێکی قورئانی پیرۆز و حەدیثێکیان بۆ دێنمەوە. خوای گەورە لە قورئاندا دەفەرموێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة، یعنی بەدەستی خۆتان بە هیلاکەت مەدەن. خۆ بەر ئەو ویرۆسە خەتەرناکە بدەی و لەی نەترسی بە ئەنقەست، ئەمە خۆ بە هیلاکەتدانە. پێغەمبەریش لە فەرمودەیەکدا فەرموویەتی لە جێگایەک تاعون و وەباهات، یعنی نەخۆشی موسری و گوێزەرەوە هات، تخونی مەکەون و لەی نزیک مەبنەوە و ئەگەر لە شاری ئێوە هات مەچنە دەرەوە، شتێکی کە لە زمانی زانستی ئەوڕۆدا قەرەنتینەی پێئێژن. ئێوە شەرعەن و ئەخلاقەن مەسئولن لە مقابلی خەڵکانی تر و لە بەرابەر جامعەدا و دەبێ هەر جێگایە کە جێی کۆبوونەوە و شلوقی و تەماس و وەبەرکەوتن بێت تا ئەو جێگایە ئەتوانن دووری لێ بکەن. جا ئەگەر نوێژی جومعەیە یا نوێژی جەماعەتە یان پرسە و سەرخۆشیە یا شایی و شادی و زەماوەند و جەژنە یان سەیران و سەردان و گەشت و گوزارە یان وەرزش و مسابقە و بەرنامەی هونەریە، هەمووی گشتی ئەمانە قەدەغەیە و لەم قۆناغەدا خەتەرناکە لەبەر خەتەر و ئەگەری منتەقیلبوونی نەخۆشی کۆڕۆنا. ئەو کەسانەش کە گرنگیەدەن بە باری عورفی و نەتەوایەتی و شارۆمەندی
ئەوانیش مەسئول و بەرپرسیارن سەبارەت بە هاوشاری و هاوسا و هاونیشتمانیان، پس هەتا دەتوانن لە ماڵ مەچنە دەر. بەڵام ئەو عەزیزانەی کە بێدەرامەد و بێداهات و بێدەرەتانن و ژیانی ڕۆژانەیان بە ڕۆژکاری و ڕۆژموزدی ئەگوزەرێ، دیارە وەزیفەی دەوڵەت و حکوومەتە بۆیان دابین بکات، بەڵام کە نایکات یا ناتوانێت بیکات وا باشترە ئەوانیش حتى المەقدور ئەم 2-3 هەفتەیە لە ماڵەوە دانیشن، نەکە خوای نەخواستە تووشی نەخۆشیەکە بن و بڵاوی کەنەوە. ئەم نەخۆشیە ئیپیدمیانە جۆرێکن پەتان ئەوەڵ کەمن، وردە وردە زیادەکەن تا ئەگەنە مەرحەلەی پیک و لووتکە، یعنی قولە، تا ئەگەن هەر قوربانیان گەرەکە و لە ئێران و لە وڵاتی ئێمە لە کوردستانیش جارێ نەگەیشتووە و زانایان و پسپۆران دەڵێن تا چەند هەفتەیەکە ئەگاتە ئەو قۆناغە کە دوایی وردە وردە کەم بێتەوە، زەعیفە بێت و خەتەری کەمە بێتەوە. ئێمە لە ماڵێ بین و برسی بین و زیندوو بمێنین باشترە تا ئەوەی کە خوای نەخواستە بەم نەخۆشیە بە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە کەسانێکمان لەدەست بدەین. هەمومان مسافری کەشتیەکین و لە هەر لایەکەوە کونایەکی تێبێدەم کەشتیە گشتمان زەرەرەکەین و نوقمە بین. بەتایبەت ڕووی قسەی من لەگەڵ ئەو کەسانەیە کە ئەتوانن خۆ لە ماڵێ حەشار دەن و نایکەن. ئەو هەموو دکتورە باش و پەرستار و کارمەندی بانگ و کەسانی پڕبایەخ و ئەرزشمەندەمان لە دەستدا بەز نییە، دەبا بەز بێت. ئەمە بە ڕەفتاری ئێمە بەستەگی هەیە. دەستەیەک لە هاوشاریانی ئێمە لەم مەردمە هەر باوەڕیان نەکردووە بە شۆخی دەگرن و پێیان وایە ئەوان نەخۆشیەکە ناگرن و بشیان گرێ، ئەوەندە قەوین و پاڵەوانن هیچیان لێ نایە و هیچیان پێ نایە، لە حاڵەکە ئەم نەخۆشیە زۆر جوان و قەوی و وەرزشکارێکی لە عەرزداوە، نەخۆشیەکی نامە و ناسازگارە، میوانێکی زۆرە مل و گەردەن کوڵفتە. ئەمە لافاوێکە و تۆفانێکە و گەردەلوولێکە هاتووە و دەبێت چەند هەفتەیەک خۆی لێلا دەین تا دەڕوا و تێدەپەڕێ. ئاوا دەرەقەتی دەین، دەنا بە دروشم و شوعار دەرەقەتی نایەین. جا بۆیە خواهشتان لێ دەکەم، تکاتان لێ دەکەم، ئەگەر بنەماڵە و خانەوادەی خۆتان خۆش دەوێ، ئەگەر ئەرزش قایلن بۆ هاوشاری و هاوڵاتیەکانتان، ئەگەر خۆتان بە پێشکەوتوو مودێڕن دەزانن، یا ئەگەر هەستی دینداری و باوەڕپێکراوی شەرعین، ئەگەر باوەڕتان وایە کە ئێمە میلەتێکی بە فەرهەنگ و ڕەوش بەرزین، بە ئەم چەند هەفتەی لە پێشمانە هەتا بۆمان دەکرێت لە ماڵەوە دانیشین و نەچینە دەرێ. ئاواتی ئێمە سڵامەتی و لەشساغی و دڵخۆشی و سەربەرزیتانە. خواتان لەگەڵ.